لە کۆتاییەکانی پریمەر لیگ نزیک دەبینەوە کێبڕکەی بوون بە پاڵەوان و گەیشتن بە پاڵەوانتی ئەوروپیەکان تا دێت قورستر دەبێت. تەنها 9 هەفتە ماوە بۆ کۆتاییەتنی خولی ئینگلتەرا و ئاستیاری یاریەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ و ئێستا کاتێکی گونجاوە بۆ ئەوەی باز لەوە بکرێت چێ دەبێتە پاڵەوانی خولەکە و کامیانانەش کێبڕکەی گەیشتن بە چامپیۆنز لیگ دەکەن و ئەرکی چێ ئاسانە و ئەرکی چێ قورسە. ئەگەر باسێک لە جەنگی بوون بە پاڵەوانی خولەکە بکرێ، ئارسناڵ بۆ پاراستنی پێگەی یەکەمی ڕیزبەندی ڕوبەڕووی ئاستەنگێکی زۆر دەبێتەوە. تۆپاوێژەکان لە ئێستادا بە جیاوازی گۆڵ لە پێشەنگی ڕیزبەندی دێن کە لەگەڵ لیڤەرپوڵ هەمان ژماری خاڵیان هەیە و تەنیا خاڵێکیش لە پێش سیتیەوە دێن. یانەکە لە 8 یاری ڕابردوودا بردنەوەی بەدەستهێناوە و پێویستە لەسەر بردنەوە بەردەوام بن بۆ بەدەستهێنانی خولەکە. بەڵام تۆپاوێژەکان لە چاو دوو پاڵێوراوەکەی تر سەختترین ڕێگەیان لە پێشە و بە پێی لێکۆڵینەوەیەکی ئۆپتا لە پلەی پێنجەمی ئەو یانە نەدێت کە قورسترین یاریان هەیە تا کۆتایی وەرزی پریمەر لیگ. تیپەکەی میگێل ئارتێتا دەبێت ڕوبەڕووی مانچستەر سیتی و تۆتنهام و مانچستەر یونایتد ببنەوە لە دەرەو یاریگای خۆیان. دوو یاریتری سەختیشیان بەرامبەر چێلسی و ئەستۆن ڤیلا دەبێت. خشتەی یاریەکانی سیتی و لیڤەرپوڵ لە ئارسناڵ باشترە و تا ڕادەیەک کێشەی سیتی زیاترە لە لیڤەرپوڵ، چونکە دەبێت چەند ڕۆژێکی تر لە یاریگای خۆیدا میوانداری ئارسناڵ بکە و یاریەکیشی لەگەڵ تۆتنهامیش لە پێشە. هەرچی لیڤەرپوڵە دەبێت لە دەرەوەی یاریگای خۆی ڕوبەڕووی مان یونایتد ببێتەوە جیالەوەی یاری بەرامبەر ئەستۆن ڤیلا ماوە. چەندیانەیەکیش هەوڵی گەیشتن دەدەن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو کە بریتین لە ئەستۆن ڤیلا و تۆتنهام و مانچستەر یونایتد. ئەستۆن ڤیلا بە سەرکردایەتی ئۆنای ئێمری وەرزێکی نایابەڕێ دەکەن، بەڵام ئەرکیان زۆر قورسە و یاریەکانی داهاتوویان لە پلەی دووەمی ڕیزبەندەکەی ئۆپتایە بۆ قورسی و یانەکە ڕوبەڕووی مان سیتی و ئارسناڵ و چێلسی و لیڤەرپوڵ دەبێتەوە لە کۆی 9 یاری داهاتوویان. ئەمە ژوا دەکات سەخت بێت بگەنە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. تۆتنهامیش ئەرکی لە ئەستۆن ڤیلا ئاسانترە، بەڵام کێشەی سپێرزەوەیە لە کۆتاییەکانی وەرز ڕوبەڕوویانەکانی نیوکاسل و مانچستەر سیتی و ئارسناڵ و لیڤەرپوڵ دەبێتەوە. لەلایەکی دیکەوە مان یونایتد تا ڕادێک ئاسانترین ئەرکی لە بەردەمدایە. دوو یاری قورسی هەیە کە لە یاریگای خۆیدا بەرامبەر لیڤەرپوڵ و ئارسناڵ ئەنجامی دەدات و یاریەکانی ئاسانترن. کێشەی شەیتانە سوورەکانەوەیە کە بە 9 خاڵ لە دوای ئەستۆن ڤیلای چوارەمەوەن، بەڵام لیستی یاریەکانی داهاتوویان هیوایان پێدەبەخشێ. ئەگەر باسێک لە یانەکانی کۆتایی ڕیزبەندیش بکەین، بەڕادەیەکی زۆر دابەزینی بێرنلی و شیفڵد یونایتد یەکلا بۆتەوە و هەردوویانەکە پێویستیان بە موعجیزە هەیە بۆ مانەوە لە پریمەر لیگ. لۆتن تاون و نۆتینگهام و ئیڤەرتۆن و برینفۆرد جەنگی مانەوە دەکەن بۆ وەرزی داهاتوو کە خاڵەکانیان لە یەکەوە نزیکە و یاریەکانی نۆتینگهام و ئیڤەرتۆن تا ڕادەیەک لە یانەکانی تر ئاسانترە و هەلی زیاتریان هەیە بۆ مانەوە.